خازاد یەکێکە لە ڕۆمانەکانی نووسەر ئارێز عەبدوڵڵا لە شەشەمین فێستیڤاڵی فەرهەنگی کتێب لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاوا لە ئێران بوو بە ڕۆمانی ساڵ و پلەی یەکەمی بەدەستێنا. ئەم ڕۆمانە ساڵی 2022 لەلایەن نووسەر بڵاوکراوەتەوە و ساڵی 2024 لەلایەن دەستگا چاپەمەنی ڕاژە چاپکراوە و بڵاوکراوەتەوە و لەلایەن دەستگای ناوبراوە بەشداری لە فێستیڤاڵەکەدا کردووە. بۆ قسەکردن لەسەر ڕۆمانەکە و فێستیڤاڵەکە و کۆی بەرهەمەکانی بەڕێز ئارێز عەبدوڵڵا بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی دیسچی هونەری کورسان نیوزە. کاک ئارێز سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سڵاو بۆ ئێوەش و ئێوارەتان باش. زۆر سپاس. کاک ئارێز با لەوە دەست پێ بکەم ئەگە بکرێت بە کورتی باسێکی ڕۆمانەکەم بۆ بکەیت وەک هێڵی گشتی. زۆر سپاس قوربان. ڕۆمانەکە خانزاد ڕۆمانێکی مێژوویە باس لە خانزادی میری سۆران دەکا. دیارە خانزاد یەکێک لە میرەکانی میرنشینی سۆران بووە لە دەوروبەری ساڵی 1600 واتە 400 ساڵ پێش ئێستا بۆتە میر دوای شەهیدکردنی براکەی میر سلێمان ئەو شوێنی ئەگرێتەوە و ئەبێ بە حاکم و دەسەڵاتداری سۆران کە ئێمە ئەڵێن سۆران دیارەمە بەستمان تەنیا سۆرانی ئێستا نیە ئەوەی قەزای سۆرانیا شاری سۆرانی ئێستا یا دەوروبەرەکەی نا ئەو کاتە سۆران هەموو پارێزگای هەولێری گرتوتەوە بە هەولێر و بەشێک لە پارێزگای سلێمانی و بەشێکیشی لە کەرکووک گرتوتەوە. خانزاد هەر ئەوە نییە کە بە میرات دەسەڵاتی بۆ ماوە بەڵکو خۆیشی کچێکی تابڵەی لێهاتوو بووە و کارا بووە ئازا بووە سەرکردایەتی شەڕی کردووە. لە ڕابردوو ئێمە زۆر شتمان لەسەر خانزاد بیستووە باو باپیرانمان شتیان لەسەر جێڕاتەوە باسی کراوە قسەی کراوە بەڵام کەمی لەسەر نووسراوە هەندێشتی لەسەر نووسراوە کەمە بەڵام خۆشبەختانە لەو ساڵانەی دوایی لە ئارشیفخانەکانی ئیستانبۆڵ و تارانیش کە ئەو کاتەش ئەو دوو دەوڵەتەوە ئێران و دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی و دواتریش قاجاری هەمیشە ململانەیان بووە سەردەمێک ئەوان مەملەکەتی سۆرانیان داگی کردووە سەردەمێک ئەوانەی تەر بەو شێوە بووە. لەو سەردەمەدا خاتو خانزاد یعنی زۆر لێهاتوو بووە لە سەرکردایەتیکردنی وڵاتەکەی لە ڕووبۆڕەبوونەوەی داگیرکەرانیش. ئەگەر باس بکەین ئێستاش ئاسەوارەکانی خانزاد یاخود ئەو شوێنانەی کە بە ناو خانزادن لە دەوروبەری هەولێر لە ناوچەی لە شقلاوە لە هەریر لە باڵەکایەتی لە هەموو ئەو شوێنانەی لە تەنانەت لە بیتوێنیش هەموو ئەو شوێنانەی کە خانزاد حکومڕانیە کردووە ناوی بە شوێنەکانەوە ما بە قەڵاکانیەوە ماوە بە تەپۆڵکەکانەوە ماوە بە کانیاوەکانەوە ماوە. من هاتووم ڕۆمانێکی مێژوویم واتە مێژووی ئەو خاتونە ئەو میرە میرزادەیەم کردوتە ڕۆمان و بە شێوەیەکی ئەدەبی دامڕشتۆتەوە و بڵاوم کردوتەوە. خۆشبەختانە لە ئێران دەستگای ڕاژا بە بەڕێوەبەرایەتی کاک ئیدریس و کاک چالاک لە شاری مەهاباد پار یان ئەم ساڵ کتێبەکەیان چاپ کردەوە ڕۆمانی خانزاد و ئەوان بەشداریان دەستگاکەیان بەشداریان لە فیستیڤاڵی شەشەمینی خەڵاتی کتێبی ئازربایجانی ڕۆژئاوا کردووە. لەو فیستیڤاڵەدا ڕۆمانی خانزاد پلەی یەکەمی بەدەستهێناوە و بۆتە ڕۆمانی بۆتە کتێبی ساڵ. دیارە ئەو فیستیڤاڵە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی فەرهەنگی ئۆستانی ئازربایجانی ڕۆژئاوا لە شاری ورمێ ساڵانە بەڕێوە دەچێت. ئەم ساڵ شەشەمینی بوو. ئیتر خۆشبەختانە کە ڕۆمانەکەی منیش لەوێ
لە ناو ڕۆمانەکانی تر ئەوانەی کە پێشکەش کرابوون پلەی یەکەمی بەدەستێنا. من لێرەدا ئەمەوێ سوپاسێکی تایبەتی کاک ئیدریس و کاک چالاک لە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ڕاژە بکەم کە لە شاری مەهاباد ئەوان هەم کتێبەکەیان چاپ کردو و هەمیش دواتر بەشداریان لەو ڤیستیڤالە کردووە و ئەنجامیش بەو شێوەیە بوو کە ڕاگەێنرا. بەڵێ ئێمەش بە ناوی دیسکی هوەری کورسانیوز و دەستگای میدیای کورسات بە شێوەیەکی گشتی پیرۆزبایی لەکەین و بە هیوای بەردەوامی و داهێنانی زیاتر. کاک ئارێس پرسیاری ئەوەکەم تا چەند گرنگە ئێمە بایەق بە وردەکاریەکانی مێژووی خۆمان بین، بە بڕگە جیاوازەکانی مێژووی خۆمان بین بۆ ئەوی بۆ نەوەکانمان کللتور و دابوونەریتی خۆمان بخەینە ڕوو. ئێمە بەداخەوە یعنی بە مێژووی ڕاستەقینەی خۆمان نامۆین. هەموو کوردێک هەموو کوردستانیەک ئەزانەیە گەلی ئێمە لە ڕابردوو باو باپیرانمان قارەمان بوونە، ئازاد بوونە، ئازا بوونە، ڕوبەڕووی داگیرکەران بوونەتەوە، ستەمیان لێکراوە، خاچیان سووتێنراوە، ماڵیان تاڵان کراوە، ڕوبەڕووی ئەنفال بوونەتەوە، داگیک هەموو ئەوانە ئازانین. بەڵام کەمتر مێژووی ڕاستەقینەمان نووسراوەتەوە. ئەوەی هەیە ئەکرێ بڵێن ئەگەر باسەکە باسی مێژووە بەشێک لە مێژووی ئێمە لەلایەن داگیرکەرانی ئێمە بە شێوێنراوی نووسراوەتەوە، واتە ئەوانەی کە خاچی ئێمەیان داگیر کرد، وڵاتی ئێمەیان داگیر کردووە، ستەمکارەکان هاتوونە بە ئارەزووی خۆیان بە شێواوی مێژوویەکیان بۆ ئێمە بۆ گەلی ئێمە داتاشیوە. بێگومان ئەو جۆرە مێژوایە ئەو بەشەی مێژوو هەرگیز دان بەڕاستی ڕووداوەکان دانانێ، بەڵکو هەمیشە لە بەرژەوەندی خۆیان نووسیانە و ئێستش بەردەوامن لە نووسینەوەی. بەشێکی بە نەزانی ڕەنگە گەڕیدەکان یان مێژوو نووسانی تر لە نەشارەزایی هەندێک جار ئەویش بە شێواوی بە ناتەواوی نووسراوەتەوە. بەشێکی هەیە هی خۆمانن کورد نووسویێتەوە، بەڵام کورد چۆن نووسویێتەوە، کوردیش بەو شێ نووسە زۆر جار کەوتۆتە ژێر کاریگەری مێژوو نووسانی نەتەوە سەردەستەکان یان داگیرکەران بەوە نووسراوەتەوە. ئەویش کاریگەری لەسەر بووە، ئەکرێ بڵێم ئەویش هەمووی ڕاست نەبووە بە شێوێنرایی بووە. ڕەنگە مێژوو نووسیان نووسەر مەبەستی بووە شتێکی خزمەتێک بەگەلەکەی بکە، بەڵام لە کۆتاییدا لە ژێر کاریگەری ئەواندا بووە ئەکرێ بڵێم ئامانجەکەی نەپێکەوە. بەشێکیشی هەیە مێژووی ڕاستەقینەی نووسیوەتەوە، مێژووی ڕاستەقینەی خۆی نووسیوەتەوە و ئەنووسرێتەوە بەردەوامە، بەڵام لەم ساڵانەی دوایی ئەتکرێ بڵێم گۆڕانکاریەکی زۆر گەورەیە لەوەی کورد خۆی بیرەکاتەوە چۆن مێژووی خۆی بنووسیتەوە. ئەوەی من ڕۆمانێکی مێژوویە، بێگومان خوێندنەوەی ڕۆمان خۆشترین لە ڕۆمانی کتێبێکی وشتی مێژووی یا لە کتێبێکی زانستی. کاتێک تۆ ڕۆمانێکە نووسی ئەکرێ ڕۆمانیش بکەیت بە فیلمی سینەمایی، ئەکرێ بیکەیت بە زنجیرەی درامی و خەڵک لەوە باشتر سێژوەرەگرێت، باشتر لی تێگا، باشتر ئەیبینێ، باشتر ئەوەکە. من هەر بەو ئومێدەی کە ڕۆژێک لە ڕۆژان خانزاد بکرێت بە فیلمێکی سینەمایی یا بکرێت بە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی ئەوە منووسیوە کە بێگومان کاریگەری زۆری دەبێت لەسەر نیشپیشاندانی ڕووی ڕاستەقینەی قۆناغێکی مێژووی گەلی کوردستان یاخود پیشاندانی کارامایی و لێهاتووی ژنێک کە 400 ساڵ پێش ئێستا توانیوێتی سەرکردایەتی وڵاتێکی پانوبەرین بکاتن و لە شەردا سەرکردایەتی شەڕ بکە لە بەرامبەر داگیرکەرانی کوردستان. کە خانزاد لە کۆتاییدا لە داستانێکی قارەمانێتیدا لە شەڕ لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بەدیل دەگیرێت، بە برینداری بەدیل دەگیرێت، واتە هەر ئەوە نەبووە لە کۆشک و تەلادانی شێ و قسە بکە، نا خۆی سەرکردایەتی شەڕەکانی بەرگری کردووە. ئیتر بەشێک بە شێوەی ڕۆمان ئەوە نووسراوەوە. بێگومان ڕۆمانی تریشەیە لەو بابەتە، بۆ نمونە ڕۆمانی قەڵای دمدم کە لەسەر داستانی قەڵای دمدم نووسراوەتەوە. ئەوەیە گرنگی ئەوە لەوەیە کە من زۆر پشتم بە قسە و باس سەر زارەکی چیرۆکە زارەکیەکانی ناوچەکە بە تایبەت دەڤەری سۆران، ناوچەی سۆران یا سۆرانی کۆن بەستووە بۆ ئەوەی بتوانم وێنەیەکی ڕاستەقینەی خانزاد پیشانی نەوەکانی ئێستا و دوا ڕۆژ بدەم. بەڵێ کەواتە ئەو ڕوودا و هۆکارانەی کە بەڕێستان باستان کرد ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کاگ ئارێز زیاتر
لە بواری مێژوودا بنووسێت؟ ئەزانی چۆنە ئێمە وەکو باسم کرد من وەکو نووسەرێک هەستم کردووە لەو وارەدا بۆشاییەک هەیە و لەخوا بە زیاد بێ هەستم کردووە توانایەکیشم هەیە بۆ ویستم لەو بوارەدا ئەسپی خۆم تاو بدەم. دیارە پێش ئەو ڕۆمانە من ڕۆمانێکی تری مێژوویم نووسیوە، ڕۆمانی پاشای گەورە کە ئەویش لەسەر یەکێک لە میرە گەورەکانی کووردا لەسەر پاشای گەورەی سۆرانە کە 200 ساڵ دوای خانزاد دێ ئەبێ بە میری سۆران لە هەمان بنەماڵەیە ئەبێ بە میری سۆران و ئەو پاشایەکی زۆر زۆر زەبر بەدەست و زۆر دادپەروەر و زۆر ئازا و زۆر جەربەزە بووە، توانیوێتی لە ماوەی حکومڕانیەکی سربەخۆ دوور لە هەژمون دوور لە دەسەڵاتی قاجاریەکان وڵاتی خۆی بەڕێوەبە دوور لە هەژمون و دەسەڵاتی عوسمانیەکان وڵاتێکی خۆی بەڕێوەبە وڵاتێکی گەورە دەوڵەتێکی گەورەی پێکهێناوە پاشای گەورە. بەڵام لە دوای خۆی پاشای گەورە دەیان چیرۆک و مەتەل و قسەی خۆش و قسەی ناخۆش و ئەوانەی بەجێ ماوە. یعنی ئێستاش پیرەمێردەکان یان خۆشمان جێمان لێ بۆ پیرەمەردەکان ئەیجێرنەوە قسەکانی سەردەمی پاشای گەورە زۆر زۆرن چونکە پاشای گەورە نزیکەی 200 ساڵێک پێش ئێستا بووە. من لە ڕۆمانی پاشای گەورەش کە لەسەر پاشای گەورە ئەو سەردەم نووسیمە هەوڵم داوە دیسە وێنەیەکی ساڵی 1813 تا 36 پیشانی ئێستا بدەم بە ڕۆمان هەر کەسێک بخوێنێتەوە بێگومان باشتر یعنی ئەتوانێت لە هەڵو مەرجەکانی ئەو کاتە تێبگە کە کورد ئەگەر 400 ساڵ پێش ئێستا خانزادی هەبوو بێ 200 ساڵیش دواتر قارەمانی وەکو پاشای گەورە وەکو ئەو ڕەحمان پاشای بابان وەکو زۆر قارەمانی مەحموود خانی موکسی زۆر قارەمانی گەورەی تری هەبووە. بۆیە باسکردنیان بە شێوەی مێژوو بە شێوەی چیرۆک بە شێوەی ڕۆمان من پێم وابێ ئەرکمانە چونکە مێژووی ئێمە وەکو تاکید دەکەمەوە وەکو خۆی نەنووسراوەوە پێویستە ئێمە جارێک کە خۆمان میلەتەکەی خۆمان بین مێژوی خۆمان بە شێوەیەکی ڕاست و دروست بنووسینەوە بیخەینە سەرسکەی بەرەو پێشەوە چوون. بەڵێ کاگارێس لەو سۆنگەیەوە کە سیاست کاتێکی زۆر و سەرقاڵبوونی زۆری پێویستە بەڕێز ئارێز عەبدوڵڵا چۆن هاوسەنگی لە نێوان سیاسەت و ئەدەبدا ڕاگرێت؟ وەڵی لە ڕاستیدا ڕاستە قورسە کات زۆرە بە و ماندووبوونی زۆری تێدایە چکە من وەکو کەسایەتیەکی سیاسی یا وەکو کەسێک کار بەدەستێکی حزبێکی گەورە بێگومان ئەرکم لەسەرشانە بەڵام دیارە ئەو خوو ئەوەم هەر هەبووە خوم هەبووە کە بخوێنمەوە کە بە دوواداچوون بکەم و لە کۆنەوە حەزی خوێندنەوەم و حەزی نووسینم هەر هەبووە بۆیە هەرچەند ئەرچشم قڕز بوو بێ هەرگیز دەستبەرداری خوێندنەوە و بە دوواداچوون و هەروەها نووسینیش نەبوومە. و دیارە کاتیش بەشی کردووە ئەجی ناخۆگەر کات ناتوانین ئەو بەرهەمانە پێشکەش بکەین. بەڵێ کاگارێس من دوا پرسیاردا ڕاستاکەم فێستیڤالە ئەدەبیەکان تا چەند گرنگن بۆ ناساندن و بڵاوبوونەوەی ڕۆمانی کوردی بە شێوەیەکی گشتی؟ بزانە فستیڤال و خەڵات زۆر گرینگە بۆ هاندانی نووسەران ڕۆمان نووسان مێژوو نووسان هەموو ئەوانە خۆزگە لە کوردستانیش جاجار ئەکرێ بەڵام خۆزگا بێ بە نەریت ساڵانە بکرێ یان وەرزانە شتێکی لەو بابەتە بکرێ. ئەوەی لە ئێران کراوە دیارە تاکید دەکەمەوە کە دەستگای ڕاژە بەشداریان کردو من ئاگادار نەبووم هەتا ئەنجامەکەی ڕانەگەیاندرا کردوێتی. ئەوە هاندانێکی زۆرە لە ناو ڕۆمانەکەی من یان خانزاد لە ناو 134 کتێب کە ساڵی پار چاپکراون پلەی یەکەمی بەدەستهێناوە واتە هاندانێکی زۆرە پێشبڕچیەکە گەورەیە هاندانێکە بۆ خوێندنەوە و دڵنیام ئێستا لەمە دووە خانزاد لە ڕۆژهەڵات باشتر زیاتر ئەخوێندرێتەوە دیسانەوە هاندانە بۆ نەوسەرانی تریش بۆی خۆیان ماندوو بکەن. لەبەرەوە بێگومان فستیڤاڵی ئەدەبی و هونەری زۆر زۆر گرنگن بۆ پێشخستنی ئەدەب و هونەر بۆ پێشخستنی بەشە جیاجیەکانی ئەدەبی کوردی و کوردستانی. بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار سوپاس ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوون.